دیارە ئەچینە لای تەوەری زۆر باشە سێم لە هەرێمی کوردستان ناوچە جیاوازەکان بۆی جەنگی عێراق ئێران مینێکی زۆریان تێدا چێنراوە و ئەمە بۆتە کێشە هەم لەوەی ئەو ناوچانە سوودیان لێ نابینرێ لە بابەتی کشت و کاڵ و لە وەرگا و هەندێکیان شوێنی نیشتە جێبوونن و هەندێکشان شوێنی گەشتیاری زۆر سەرنجڕاکێشن بەڵام ناتوانێت سوودیان لێ بینرێ. بیلال بابەتی من یەکێکە لەو شتانەی کە ئێمە هەر لە مناڵیەوە بەداخۆ پێی ئاشنا بووین ئەوش لە ڕێگەی ئاگادارکردنەوە کە نەچینە ئەو شوێنانەی کە نیشانەی ئەوەی لێ کە ئەم شوێنە میڕێژکراوە بەردەوام ئاگادار ئەکرێنەوە. بێگومان چووکە لەو کاتەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە زۆرم لێ هێنرام لە هەندێک کۆمەڵگا دواتر کە ڕۆشنەوە ناوچەکانی خۆیان بێ ئاگا بوون چ ناوچەیەک لوقمی هەیە و لوقمیش چۆنە وترێ کوشتنێکی شاراوەیە واتە پێی نازانی لە ژێر زەویە تۆ هەستی پێ ناکەی. هەتا ئێستش کە چەند هەوڵ دراوە بۆ پاکردنەوەی ناوچەکانی کوردستان هەتاوکو ئێستش لێکەوتە خراپەکانی هەیە هەواڵ ئەبیستین کە بەشوانێکە بە کەسێکە بابەتی زیانی پێگەیاندووە. وشیارکردنەوە زۆر گرنگە و هەروەها بابەتی پاکسازیش گرنگە بۆ ناوچانی بکرێ بەڵام ڕێژەکە زۆرە پێم وانێ بۆ ئاسانی بتوانێت تەواوی هەرێمی کوردستان ئەو ناوچانی مین ڕێژکراون پاک بکرێتەوە بەڵام هۆشیارەکە لە پێش پاکسازیەکە دواتر لایەنە پەیوەندیدارەکان هەوڵدەن دیارە بابەتێک هەیە لەسەر چالاکێکی وەفێکی دەستگای گشتی کاروباری مین کە بەشداری کۆنفرانسی ژمارە 6 پێداچوونەوەی ڕێککەوتنامەی قەدەغیکردنی بەکارهێنانی چەکی ئاساییان کردووە. بێگومان ڕێککەوتنامەی قەدەغیکردنی چەکی ئاسایی لە 4 1970 لەلایەنە تۆگرتوەکانەوە دانراوە و تا ئێستا 125 وڵات ئیمزایان کردووە. عێراق و هەرێمی کوردستانی لە ساڵی 2014ەوە چوونەتە نێو ئەو ڕێککەوتنەوە ئیمزایان کردووە بوونەتە ئەندام لە ڕێککەوتنەکە وەروابێ پابند من پێوەی بۆ گفتوگوی زیاتر لەسەر بابەتە پێم باشە لەگەڵ بەڕێز جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین گفتوگۆ کەین کە لە ئەستودیۆکانمان لە هەولێر لەگەڵمانن. کاک جەبارم کاتت باش ئەمە لەسەر بەشداریکردنتان لەسەر ڕێککەوتنامەی قەدەغیکردنی بەکارهێنانی چەکی ئاسایی زانیاریمان بدەیت. بەیانی ئێوە و بینەرانی بەڕێز باش دیارە من پێشەوەی بێمە سەر باسەکەم و وەڵامی پرسیارەکەی بەڕێزتان شتێکت بۆ ڕاستکەمەوە مێژووی مین تەنها ناگەڕێتەوە بۆ زەنجی 8 ساڵەی نێوان عێراق ئێران لە هەرێمی کوردستان بەڵکو مێژووی بوونی مین و پاشماوەی دەنجی دەگەڕێتەوە بۆ ساڵانی 60ەکان. زۆر باشە کاک پێم وابێ هەڵێکی تەکنیکی دەنگی کاک جەبار باشی ناگاتە ئێرە پێمان باش وەگەر بتوانێت دەنگەکە باشکە چکە دڵنیام گفتوگەکەمان سوودی ئەبوو بۆ بینەرانی کوردستان. ئاماژە بە شتێ بم بۆ هۆی کە مین بۆ ماوەی ساڵانێکی زۆر ئەمێنێتەوە بۆ شوێنەکەشی ئەگۆڕێت بەهۆی کەشوهەوا بەهۆی بێگومان لافاوە مینەکە گوازێتەوە. بەڵێ ئەمە مەترسیەکی زۆر زۆری هەیە اینجا ئەبێ زۆر کاری جدی بۆ بکرێت لە کوردستان وەک ئاگادارین زۆر کاری پاکسازی کراوە بۆ پاکردنەوەی مین لە ناوچەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا باس لەوە ئەکرێکە لە زۆر ناوچە ڕێژێکی زۆر مین هەیە کە مەترسیدارە بۆی کە هاوڵاتی یاخود کەسێک یاخود ئاژەڵ بچێتە ئەو شوێنە وە ساڵانە ئەشی بیستین هەواڵ ئەبیستین و بێگومان ناوچە شاخاوەکان یاریمی کوردستان بەتایبەت ناوچە سنوورەکان چ لە شارباژێرەوە هەتا گاتە پێنجۆن دواتر هەڵە بجا بەرە و ناوچەکانی گەرمیانەوانی بەتایبەت سەر سنوورن و شوێنێکی لە وەرگای زۆر باشن بەشیشان شوێنی دانی نیشتە جێبوونن مین ڕێژکراون لە کاتی جەنگی عێراق ئێران کە بێگومان زیانەکانی هەم لە ڕووی گیانیەوە زیانی زۆر بووە پێم وابێ ئەگەر هەڵە نەبم زانەکان بازلەوەکەن 100,000 کەس لە هەرێمی کوردستان هەم گیانە دەسا هەم کەمەندان بوون بەهۆی مینەوە ئەمە چ جایەوەی کە بۆتەوەیەوەی کە لە ڕووی ئابووری شۆزیانی هەبێت چکە ئەو کەسانی کە بوونەتە قوربانی ئەبێ پێداویستەکانیان دابین بکرێ و هەروە پاکردنەوەی ئەو ناوچانش تێچووی هەیە لایەنی ڕۆشنبیری و خۆت هۆشیاریکردنەوەی هاوڵاتیان تێچووی هێروە بۆتەوەی کە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمستان سوودیان لێ نەبینرێ لە بابەتی لە وەرگار وها بابەتەوەی کە بکرێ بە کوشت و کاڵ یاخود لە ڕووی گەشت و گوزارە سوودیان لێ بینرێ لە هەندێک ناوچەی سەرنجڕاکێشی پێنجۆن بۆ پێی کە مینێکی زۆر هەیە وەکو پێویست ناتوانێت سوود لە بابەتی کشت و کاڵ وەربگیرێ و زیانێکی زۆریش بە هاوڵاتیانی ئەو ناوچانە گەشتووە. شتێکی تر هەیە بیلال ئەگەر تۆ شتێبینی و کرد بێت بەراورد بە ساڵانی پێشوو هۆشیارکردنەوەی هاوڵاتیان دەربارەی مین زۆر کەمترە.
ساڵانی پێش زۆر زیاتر بوو هاوڵاتی ئاگادار ئەکرای و مناڵان ئاگادار ئەکران و لە قوتابخانەکان کە مین بوونی هەیە ئەمە نیشانەکانێتی ئەمە شێوەکەیەتی لەو شوێنانە نزیک نەبنەوە ئەمە بمانەی ئەوە نایەت کە سەرجەم ناوچەکانی کوردستان لە مین پارێزراون بە تایبەتی کە ئێستا بۆتە باو هاوڵاتیان گەنجان حەزەکەم بچنە سەرشاخەکان بچن گەشت بکەم بچنە شوێنە نەبنراوەکان ڕەنگە ئەمانە مەترسیدار بن بۆ ئەوەی کە هیچ زانیاریەکان دەربارەی من نەبێت و هیچ زانیاریەکان نەبێت لەو شوێنی کە سەردانیەکەن بێگومان هۆشیارکردنەوەی هاوڵاتیان زۆر گرنگە و هەروە جیاواز لە بابەتی 20 ساڵ پێشدەستە کە بەشێکێری کوردستانی ڕێژکراوە لە کاتی جەنگی داعشیش ئەو شوێنانی کە هێڵی تەماس بوون یاخود هێڵی بەرکەوتنی نێوان هێزەکانی پێشمەرگە و داعش بوون ئەو ناوچێش بۆم ڕێژکراوە و بیم ڕێژکراوە کە ئەمەش جۆرێکی دیکە بۆ هۆیەوەی کە بەشێکی تری دیکەی خاکی کوردستان مین ڕێژ بکرێ و خۆشت ئاماژەت پێ کرد هاوڵاتیان لە کاتی چوونە دەرەوەیان بە تایبەت لە دوای هەر وەرزێکی نوێی زستان کە ئەکەوینەوە بەهاری نوێ باشترە بە وریایە و مامەڵە بکەن چکە زۆر جار ئاو لافاو لەگەڵ خوامینەکان هێنە خوارەوە لەو ناوچانی خۆیان کە پێشتر دیاری کراون دوورتریانە خاتەوە بۆیە باشترە بە وریایە و لە قەراق چۆکە و چەمەکان لەو ناوچانی کە نزیکی شوێنی مین ڕێژکراون هەڵسوکەوت بکەن هەروەها دەست بۆ هیچ شتێکی غەریب و جیاواز نەبن ئەزانین لە چەندین شێوەی جیاواز زمین هەیە ڕەنگە تۆ نەزانی ئەمە مینە سەرنج ڕابکێشە بتوێ بزانی ئەم شتە چیە سەیری بکەیت دوات جار ئەمە من بێت مەترسیە بێ لەسەر بێگومان بابەتێکی کێشی مین ئەوەیە کە لە ناوچوونی زۆر دەکمەنە زۆربەی مینەکان تەمەنیان 100 ساڵە یاخود بە ئاگرکەوتنەوەشی چیان لێ نایە ئەگەر ناوچەیەک بۆ نەمی ڕێژکراوی ئاگری لێکەوت بێتەوە مینەکانی چیان لێ نایەوە خۆی ئەمێنێتەوە و ئەمە زیاتر و ئاکات کە مەترسیەکان زیاتر بن هەمیشە مین چەکێکی شاراوێ بەرامبەر بە هاوڵاتیان هاونیشتمانیان بۆیە هەمیشە پێویستە لە ناوچە شاخاویەکان شوێنە گەشتیاریەکان ناوچە دوورە دەستەکان یاخود ئەو ناوچانی زۆر جار بەدی ئەەکەی کەم ناوچەیە مین ڕێژە چکە کاتێکە چیت سیرەکی کەس نەهاتۆتە ئێرە هیچ ڕێڕێوێکی ڕۆشتن نییە و هیچ گیاندارێکی ئەو تۆ نبینی بۆیە باشترە خۆت لەو ناوچانە بە دوور بگری بۆی ژیانت پارێزراوە پەیوەندیدارەکانیش ئاگادار بن لەوەی کە ئەگەر ئەو نیشانەی مین لەو شوێنانە نەماوە جارێکتر دابنێتەوە هاوڵاتی ئاگادار بکرێتەوە بێگومان ئەم جۆرە ڕێکەوتانش کە ئێستا ئیسمان کاک جەبار لە لێرەوە گفتوگوی لەگەڵ بکەین گرنگن بەڵام ئەوەی کە هەیە عێراق وەکو حکومەتی ئێستا زۆر باش مینی نەچاندوە تاکو بیلال جارێکتر ئەچینەوە لای کاک جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین جارێکتر پەیوەندیمان پێوە کردو ئێستا ئامادە لە ستۆدیۆکانمان لە هەولێر کاک جەبار دیارەکە کۆنفرانسی ژمارە 6 پێداچوونی ڕێکەوتنامەی قەدەغەکردنی بەکارهێنانی چەکی ئاسایی لە ژنێڤی پایتەختی سویسرا بەڕێوە دەچێت ئەمێ لەسەر ئەو کۆنفرانسە زانیاریمان بێتی ئەم کۆنفرانسە باس لە چی ئەکات و ئامانجی چییە؟ بەڵێ ئێمە بەڵێ کاک جەبار سەرەتا سڵاو لە بینەرانی کورتسات و من شتێکیشتان بۆ ڕاستکەمەوە مێژووی مین لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵانی شەستەکان نەک سەردەمی تەنها سەردەمی شەڕی عێراق ئێران چونکە بەهۆی بوونی جوولانەوەیەک باسمان کرد ژمارەکەشی زیاترە بێگومان خەڵکی کوردستان ئێمە لە پێش ئەوەی بێمە سەر بەشداریمان لەو ماوەیە لە سێزدەی یازدە تاوەکو هەفتەی یازدە لە کۆنگرەی ڕێککەوتنامەی سنووردارکردنی چەکی ئاسایی لە سویسرا دەمەوێت پێش ئەوە بریفێکتان لەسەر سەردانیکردنمان لە هەوڵ و سەردانیکردنمان لەگەڵ وڵاتی سلۆڤینیا بۆ باسکەم وەکو کورتەیەک لە چوارچێوەی هەوڵەکانی دەستگای گشتی کاروباری مین لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەیداکردنی باربوو فەند یان کۆمەک بۆ پاکردنەوەی خاچی هەرێمی کوردستان لە مین و پاشماوەی جەنگی لە چوارچێوەی هەوڵەکانمان ئێمە پەیوەندیەکی توندوتۆڵمان لەگەر ڕێکخراوی ITF سلۆڤینی بەست لە دوای ئەم پەیوەندیە گرێدانی ئەم پەیوەندیە ئەوەی لێکەوتەوە کە ئەوان لە ڕێککەوتنامەیەک یان یاداشتێکی لێک تێگەیشتن لە نێوان هەردوو لامان هاتە ئاراوە ئەوە بوو کە چوین سەردانی وڵاتی سلۆڤینیامان کرد
توانیمان بۆ ساڵی ئایندا ساڵی 2022 قەنەعەتیان پێ بکەین کە لە هەرێمی کوردستان لە پرۆسەی ماینێکشن کار بکەن هەم لە پاکردنەوەی خاچی هەرێمی کوردستان لە بواری پاکردنەوە هەم لە بواری وشیارکردنەوەی خەڵک لە مەترسیەکانی مین و پاشماوە جەنگیەکان و هەم پاڵپشتی قوربانیان و هاوکاری ئەو سنتەرانەی کە پەلی دروستکرا و دروست دەکەن بۆ کەم ئەندامان ئەو سنتەرانە بۆی پێداویستیەکانیان بۆ دابین بکرێ ئەمەشیان هەوڵێکی تری دەستگای گشتی کاروباری مین بوو بۆ پەیداکردنی کۆمەڵ و هاوکاری سڕای هەوڵەکانتان بۆەوەی کە پرۆسەی پاکسازی مین لە هەرێمی کوردستان قۆنا بە قۆنا زیاتر بچێتە پێشەوە ئەکرێت هەندێک داتا و زانیاریمان بدەیتێ لەسەر کار و چالاکیەکانتان لە ماوەی ساڵی 2021 چەند ڕوبەری زەویتان لە مین پاک کردوێتەوە یاخود توانیتانە چەند لەلایەنی هۆشیاریشەوە چالاکی ئەنجام بدەن؟ ئێمە لە هەموو بوارەکان چ لە بواری پاکسازی لە بواری پاکسازی چ لە بواری وشیاری چ لە پاڵپشتی قوربانیان ئەوەمان هەیە ساڵاچیمان هەیە بەڵام عادەتەن هەموو کۆتایی ساڵ لە پرێس کۆنفرانسێکە هەموو ساڵاتیەکان ڕادەگەیەنین بە خەڵکی ئاشنا دەکەین بە کەناڵەکانی ئاشنا دەکەین و من دێمەوە سەر ئەوەی کە باسی سەردانەکەمان بۆ وڵاتی سویسرا ئەو ئیتفاقیەی بەڵێ بەڕێز کاکجەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین زۆر سوپاس بۆ تۆ کە ئەم بەیانی لەگەڵمان بووی ببوورە بەهۆی کێشەیە کۆ نەمانتوانی بە تەواوەتی سود لە زانیاریەکانە وەربگرین هەوڵ ئەدەین لە بەرنامەکانی داهاتوو لە کاتێکی تر زۆر سوپاس بۆ تۆ دووبارە جارێکی تر کاکجەبار